بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش هیوادارم هەمووتان تەندروست باش بن خۆشحاڵم ئەم شەو لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ و میوانی بەڕێزە پێکەوە گفتوگویەک لەسەر بارودۆخی دەرونی و کۆمەڵایەتی لە دۆخی کۆرۆنا دەکەین کە بەداخەوە ماوەیەکی زۆرە وەکو نەخۆشی و پەتایشی گڵۆباڵ کە سەرجەمی دنیای با خۆیەوە سەرقاڵ کردووەوە زیێزەرە و زیانێکی زۆری هەم مادی و هەم گیانی لە خەڵکی داوەوە زۆربەی هەرە زۆری کەرتەکانی ژیان و بوارەکانی ژیانی وەستاندووە بەڵام خۆشبەختانە وردە ئێمە بەرەو ئاراستەیان ڕوینکە هەنگاوە تەندروستیەکان هەوڵە خۆ پارێزیەکانی خەڵک و پابندیەکانی خەڵک هەمووی جێی خۆشحاڵی و ئاماژەیەشی گەورە و دڵخۆشکردن بۆەوەی خەڵک بتوانێت لەم دۆخە تێپەڕ بێ ئێمە ئەم شەو لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین من بۆ خۆم پێکەکاری ناکەم بەڵام هەوڵە دەم ئیدارەی ئەم دانیشتنی ئەم هاوڕێیانە بکەین پێوەی ئەم شەو بتوانین گفتوگۆیەکی ئارام لەسەر ئەو بارودۆخەی کە بەداخەوە نەئارامیشی زۆری و دڵەڕاوکێ و ترسێکی زۆری بۆ خەڵک دروست کردبوو بە تایبەتی لە یەک دوو هەفتەی سەرەتادا بەڵام ئێستا هەوڵەکان دڵخۆشکردن هەواڵەکان دڵخۆشکردن ئەگەرچی هەمیشە بە پێمان وابێ کە هەر بارودۆخێکگە قورسی شووەگەرگران و ناخۆشیش بێ بێگومان دەبێ ئامادەکاری بۆ بکەین بۆی بتوانین بە هەنگاوێک و بە ئامادەکاریشی نوێ بچینە ژیانی تر ئێستا زۆر قسە لەسەرەوە کرێکە ژیانی دوای کۆرۆنا لەگەڵ ژیانی پێش کۆرۆنا جیاوازی زۆر دەبێت بە تایبەتی هەم لە هەموو سیستەمەکانی دنیا بە تایبەتی سیستمی سیاست و ئابووری و حکومڕانی و تەندروستی و هەموو بوارەکانی تر بێگومان ژیانی کۆمەڵایەتی و ژیانی دەرونیش بە هەمان شێوە دەبێت گۆڕانکاری بەسەر بێ قسەکردن لەسەر ئەم بارودۆخەی کە ئێمە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە کە نزیکەبینەوە لە مانگۆنیەک لە ماڵەوە بوونمان قسە زۆر لەسەر لە ماڵەوەبوونی ئەمە کرا بە نوکتە بە شعر بە هۆنراوە بە زۆر بابەتی ترکە قسەی لەسەر دەکرا بەڵام هەواڵە ناخۆشەکان وە هەندێک شتی ناخۆشیش هەر هەبوو بۆی بەداخەوە دڵەڕاوکی زۆری دروست کرد ئەم بابەتە و هەندێک لە بابەتەکانی تر بە تایبەتی تر بابەتی تونوتیژی خێزانی کە یەکێک بۆ لەو بابەتانی سکتێری نەتۆیەگرتوەکانی هێنایە دەنگوە راپۆرتی لەو بارەیە بڵاو کردەوە کە بەداخەوە جیان لە بەردەم تونوتیژی و هەڵکشانی تونوتیژی خێزانیە جارێکی تر لەسەر ئەم بابەت و تەوەرانە قسە دەکەم لەگەڵ هەریەک لە بەڕێزان شۆخان حەمەڕەشید پارێزەری ڕاوێژکار و چالاکی بواری مافەکانی ژنان و مافەکانی مرۆڤیش سوپاس شۆخان خان لەگەڵ بەڕێزیش دکتۆر سامان شێخ ئەنوەر پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان خۆشحاڵم دکتۆر سامان لەگەڵ خاتوونی بەڕێز فریشتێکەوە دەرونناس لەگەڵ بەڕێزیشان گفتوگۆ دەکەین بەخێراتن تاوان خۆشم لەگەڵ ئێوە منیش بێکەوە بین زۆر سپاستانەکەم هیوادارم بتوانین گفتوگوۆیە بکەین کە بینەرانی ئێمە سوودی لێ بین و دۆخەکە بەرەو ئاراستەیەک بڕۆ کە خەڵک هەمیشە دڵخۆش بێ با سەرەتا لە خات و فریشتە دەست پێ بکەم فریشتە خاندەمەیە قسێک لەسەر باری دەرونی خەڵکی ئێمە بکەین لە سەردەمی کەرنتینەیە جەنابەت وەکو پسپۆڕێکی دەروناسی دەزانم ڕەنگە لۆدێکی زیاترە لەسەر و بێ لە بەرەوەی خەڵک زۆر لە ماڵەوەی و سترێسێکی زۆری بۆ دروستە بێ دەمەیە بە کورتیش بێ گفتوگوێ بکەین لەسەرەوەی کە دۆخی دەرونی خەڵک لە چ ئاستێکا بوو و ئەم ترس و دڵە ڕاوکی و نائارامی دەرونی خەڵک بۆچی ئەگەڕێتەوە بەڵێ زۆر سپاس بۆ هەموو لایەک بەڕای من ئەوەی کە ئێستا ڕووی ئەدا بەرەنگار بوونەوەی مرۆڤایەتی تەواوی مرۆڤایەتی بەرامبەر بە ڤایرۆسێکی ئەجگار بچووک بەڵام دەرەنجامێکی زۆر گەورەی لێکەوتۆتەوە وەکو هەموومانەی بینین لە تەواوی جیهانە پێم خۆش بوو باس لەوە بکەم کە مرۆڤ کەی وەکو ئێستەی لێدێت بەگشتی کاتێک ئێمە دووچاری ترس ئەبینەوە ترسێک کە ناتوانین دەسەڵاتمان ناشکێ بەسەریە ئەمەوەمان لێکە مێشک لە ئیشەوەستێ تقریبان ئەو بەشەی مێشک کە ئەمێک دەڵایە بەرپرسە لە مانەوەمان وەکو مرۆڤ لە ڕاستیە بەڵام هاوکات ئەکرێ زۆر خەتەریش بێ بۆمان لە بەرەوەی پێمانەڵێ تۆی مرۆڤ ئێستا لە ترسێکی گەورەیت
بۆیە ئەوەی کە ئەیبینین لە ناو خەڵکە بەعام و هەمومان بڕواکەم ئەوەیە کە هەز بێ دەسەڵاتێکی زۆرەکەین زوو هەواڵەکان چەکەکەین بزانین ڤاکسینەکە دۆزراوەتەوە بەڵێ واتە هەواڵەکە دایم وەکو ئۆکسسیجین گرتومانە بەدەستمانەوە ناتوانین لی دوورکەوینەوانێ کە لە ڕاستی توانین دواتر باز لەوە بکەین کە تەندروست بوون دەرونی یان هەر وەکو لەش ئەوەیە کە تۆ بتانی تۆزێ لەم هەواڵە دوور بکەویتەوە بەس کە مشک عازی پێ ئەدرێ ئەڵێ مەترسێکی گەورە و لەسرە تووشی ئەم شەلەل بووناک ئەبێ مرۆڤ کە هەمومان دووچاری بوونێتەوە لە ماڵەوە دانیشین زیاتر هەواڵەکان چەکەکەین نانەخۆین واتە شتا سەرەکی ترینەکان ئەکەین بەڵام زۆر قوتمان ناشکێ بەسەر شتەکانی ترە زۆر گرنگە مرۆڤ لەم بەشەی مێشک تێبگا بۆی بتوانێت برنگاری بێتەوە بۆی بتوانێت شتێکی تر بکات پێش ئەوەی دەست پێ بکەین جەناب باسیەوەت کرد کە پێشتریش تۆ هەر بەرنمەیەکت هەبووە بە بڕوای من هەتا مرۆڤ بتوانێت جۆرێک لە بەرنمەکانی کە هەی بووە ئێستش لەوانەیە 100% هەمومان نەتوانین بۆ نمونە بۆ من ئیشم زۆرتر بووە بۆ شۆخانخان لەوانەیە کەم تا زۆر نازانم چۆنە بەپێی ئیشەکانمان گۆڕاوە بەڵام ئەوەیە کە بتوانین خەتێکی نەوانمان ڕێک بدۆزینەوە لە ژیانمانە ئەگەر بتانی ئێستا هەر کە لە خەو هەڵەسیت بەرنمەیەکی باشە هەبێت بۆ ڕۆژەکە دای بنیت ئەوانەی کە مناڵیان هەیە بێگومان هەرەبێ ئەگاداری خوێندنەکەیان بین ئەتوانین ئەگامان لە دەرس و دەورەکەیان بێ ژەم تێک نەچێت خەو تێک نەچێت زۆر زۆر گرنگە زۆر خۆمان بە هەواڵەکانەوە نەنووسێنین چەکی بکەین بزانین چی بۆ بەڵام لەوە زیاتر کە دووبارە تووشی شەلەلەکەت کە نەتوانی لە جێگەیە هەستی زۆرێک من ئەیبیستم و ئەیبینمانێ کە خەویان بۆن منە بە تەواوی تێک چووە ساعت 4 بەیانی 3 و 4 بەیانی ئەخەون ئەمە زرێکی خەوەکەس بۆتەوە بە ڕۆژە خەڵگە خێو بە شەویشە بە ئاگەن بەڵێ دکتۆر سامان بزانم ئەم ڕێشێشتنەوەت بۆ چیە تۆ شەر لە بۆی کەرەنتینەوەیە دەمێت قسە لەسەرەوەیە کە بەداخەو خەڵک زۆر لە ماڵەوە بوونەکەی بە سترێسێکی گەورە وەرگرتووە ئەوەی کە فریشتەخان باسی کرد ئایا کە ئەم ترسا بۆ چییە مەسەرەن وای لێ کا بە بەردەوام بە دوای و سێرچی وایە بگەڕەکەی کۆڕۆنا کۆتایی دێە ڤاکسینەکەی کەیە دۆزرێتەوە ئەمە سترێسەر چ پاڵنەرێکی هەیە بۆی خەڵک بە بەردەوام بە دوام هەواڵانیان بگەڕەوە فشارێکی دەرونی بۆ خۆی دروست بکە بەڵێ خۆی کاک لە تیڤەوەی کە ئێستا بووە بە هۆی فشار ینی مرۆڤ هەر بە هەڵکەوتەی سایکۆلۆجی خۆی ترسی گەورەی لەوەیە کە نازانێت چی ڕۆیات یعنی ترس لە مەجهولە ئەوە مشکلەکەی ئێستا ئێمە مەسەڵەن باسی زەخت ئەکرێ باسی شەکرە ئەکرێ باسی ڤایرۆسی ئیلتیهابی جگەر ئەکرێ ئەمانە خەڵک هەمووی پێی ئاشنایە بەڵام کەیتە سەر کۆرۆنا شتێکی مەجهولە شتێکی تازەیە خەڵک نازانێت ئاوتکەمەکەی چۆنە ئەمە فشارێکی زۆر گەورەی دروست کردو ترس لە نەخۆشیەکە بۆ خۆی لە هەمان کاتیشا ئەو فشارەی کە بۆتە هۆی ئەوەی کە خەڵک بێزار بێت و شتەکە باز ئەکرێتەوە ئەم حکمی کەرەنتینەیە کە بەسەر خەڵکا درراوە یعنی ئینسان هەروکوتم بە هەڵکەوتی سایکۆلۆجی خۆی هیچ شتێکی پێ خۆش نییە کە بە سەریا فەرس بکرێت هەر شتێک بە اختیاری خۆی بێت لەوانەیە ئێمە هەمومان حەزمان کرد بێت چەند ڕۆژێک دەوام نەکەین لە ماڵەوە بمێنینەوە بە ئیسراحەتی خۆمان بخەوین دانیشین سی تەلەڤیزیۆنکەین تێکەڵی ئەندامەکانی خێزانەکەمان بین بەڵام کە ئاوە بە زۆر پێت کرا ئەمە بۆ خۆی فشارێک دروستەکە پس ئەگەر دکتۆر بە دیقەتیشی بنیانی جاری وایە تۆ قەدەغەیات و سوێ ڕەهاژیا بە تەواوەتی ڕاگەن بەڵام خەڵک هێشتا پابەند نابێ پێوەی تۆ قەنەعەتەکەی مەسەڵەن خەڵک مەسەڵەن حکومەت بیکردا بە ئیجباری بۆی کە بیکردا بە اختیاری ببوورە بۆی کە خەڵک بتوانێت خۆی بە ئارازوی خۆی ئایا خەڵک دەتوانێت پابەندی ئەم هەموو هینە ببێ بێگومان بیکردای بە اختیاری ئەمەی ئێستا کە هەیە ئەو پابند بوونەوەی کە خەڵک لە ماڵی ڕووی نایە بەڵام یەک خاڵی دڵخۆشکەر هەیە لێرایە ئێمە یعنی خەڵک بۆیە یەکجار ئەوە نش بێتاقەت نییە کە ئەم کەرەنتینەیە ڕوویاوە کەرەنتینەکە تەنها بۆ چەند خێزانێکی دیاریکراو نییە بۆ چەند شارێک نییە نەک بۆ چەند وڵاتێکیش نییە هەموو وڵاتەکانی جیهان بەیەکەوە ئەمە لەلایەکەوە دڵخۆشکەرە بۆ خەڵک ئەڵێ هەر من نیم فەقیر و دەوڵەمەند وەکو یەک گەورە و مناڵ وەکو یەک ژن و پیا و هەمووی وەکو یەک ئەمە یعنی یەکێکە لەو هۆکارانەی کە خەڵک فشارەکەی هێجگار ئەوەنە زۆر نییە بە کەرەنتینەکە چکە هەستەکە کە خۆی بەتەنیانە یعنی کابرایە کە تاوانێکە کا یاخۆ دەگەر لە سجنە حکم ئەدرێت زۆری پێ ناخۆش لەبەری خەڵک ئەبینێ لە دەرەوە ئازادە
بەڵام لەم کەرنتینایە مادەم گشتگیرە شتەکە و لە ئێمە لە بەرنامەکانە ئەیبینین کە ناو شاری سلێمانی پیشانەیە شۆڵ و هۆڵە ئەمە وەکو دەرخستنێکی فشارەکە بۆ خەڵکەکە باشترە ئەڵێ من نیم بەتەنیا ئەوە تا خەڵک هەمووی لە ماڵەوەیە بەڵام ئێمە ئەومان بیر نەچێت لە هەموو حاڵەتێکە ئەو ترسی کە لە کۆرۆنا هەیە ئەو فشارە دەرونی کە دروستی کردووە کاریگەری زۆر نێگەتیڤی هەیە لەسەر هەم دەرونی کەسەکە و هەم لەسەر بەرگری لەشی کەسەکە یعنی خۆشبەختانە من لە چەند بەرنامەیەکی تراگوێم لە هاوڕێکانمان بۆ کە باسی کاریگەری دەرونەکانەکەن لەسەر سیستمی بەرگری لەش یعنی ئینسان کە لەژێر فشارێکی دەرونی بەردەواما بوو هۆرمۆنێک لە لەشیا دەرئەدرێ و هۆرمۆنە پێ وترێت گلوکۆکۆرتیکۆید گلوکۆکۆرتیکۆید ئیشی ئەم هۆرمۆنە ئەوەیە کە بڵێن خانەکانی خڕۆکەسپیەکانی خوێن تەمەڵ ئەکات ینی کەواتە گەر هاتوو کەسێک لەژێر فشارێکی دەرونی بەردەواما بوو ئەوە ئەگەری توشبوونی نەکرد بەم ڤایرۆسە بە هەموو نەخۆشیێکی تر زیاترە ئەگەر هاتوو فشاری دەرونی نەبێت ینی بۆی ئێمە لە هەموو کاتێک باسمان کردو لە هەموو ئەکاونتەکانی خۆمان لە پەیژەکانەوە پابندی ڕێنماییەکان ئەبین بەڵام ناتۆقین لە ڤایرۆسی کۆرۆنا ینی ئەو ڕێنماییە زۆر مهمە بەداخەوە هەندێک لە کەناڵەکان یعنی لەوانەیە دوور و نزیک هەوڵی ئەویان نابێت کە خەڵکەکە بترسێنین ئەوش لە سۆنگی دڵسۆزی خۆیانەوە بۆی خەڵک نێتە دەرەوە بەڵام ئەوەی کە من بێم خەڵکێک بتۆقێنم ئەو ترس و یعنی تەنانەت خەڵک هەبووە کە ئێستا تووشی نەخۆشی دەرونی بە بەهۆی ئەوە من دڵنیاشم دوای ئەوەی کە کەرنتینە نەماوە کە ڤایرۆسەکە نەما نەخۆشی وەسواسی ڕێژەکەی چەند هێندە زیاد پێتان وایە دوای کۆرۆنا ڕەنگە کێشەی زیاترما بۆ دروستکە شوخان خان قسێکی لەسەر بابەتی لە ماڵەوە بوون زۆرە کرێ بێگومان مەسەڵەن هەمووتان دەزانن بۆ جاری وایە لە نوکتە ئەنی بەشێک لەو نوکتانی کە ئەکران بەداخەوە لەسەر ژیانی خێزانی بوو ئەنی هەندێ ڕسم نیشانە درێ مەسەڵەن پیاەک ژنەکەی بە تێڵاکە دوایەکەی بۆ دەرەوە و دوای پۆلیسیش لەملا بە تێڵایە بۆ ناوەوە ینی ئەم جۆرە لە نوکتە و قسەکردانە هەر بەڕاستی دەرەنجامی ژیانی کۆمەڵایەتی ئەوانی ئێمە و زۆر جارە مەسەڵەنەوەی کە دکتۆر سامان ئاماژەی پێکرد ئێمە جاریا بە یاساش بە ئیجباری ڕەنگە ناتوانێت وەکو خۆی جێبگرێت چ جارێک کە شتەکە بە اختیاری مەسەڵەن زۆرترین مشکلە لەم سەردەمەی کۆرۆنا یاسا ڕوبەڕووی بۆتەوە بەس تایبەتی مەسەڵەن ئێمە یاسای تونوتیژی خێزانیمان هەیە بەڵام زۆر قسە تونوتیژی دەکرێت کۆمەڵک یاسای ترکە حکوومەت ئێستا جێبەجیان دەکە هەڵەدات بە زەختوانە خەڵک ئەوە بکە لە ماڵەوە بێ یاسا زۆر تووشی کێشە بوو لە دەمێ بزانم قسەی تۆ لەسەر ئەم بابەتە چیەوە ڕوانینی تۆ وەکو یاساییەک وەکو چالاکوانێک لەم بابەتەیە بێت چی بێ ئەم ئاراستەیە بەرەو کوێمانە بە بەڵێ ئەم بابەتی کێشە خێزانیەکان و بە تایبەتی ئێمە قسە لەسەر ئەم ماوەیەکین کە ماوەی کەرنتینەیە ئەتوانین لە دوو ڕۆ باسیکەین وەکو هاوڕانشم باسییان کرد ئێمە نامانوێت هەر ڕۆ نێگەتیڤەکە و ڕۆ خراپەکەی باس بکەین من بە حکمی ئیشەکەم بە حکمیەوەی کە ئێمە بە ئۆنلاینیش بەردەوام ئیشمان کردو لەگەڵ حاڵەتەکان لەگەڵ کەیسەکان لەگەڵ ئەوانی کە پێشتر ئێمە ئیشمان بۆ کردوون و لەگەڵ ئەو کەسانەشی کە نزیکمان لە دەوروبەرمانن دوو لایەنێکیان هەیە پێیان وایە کە ئەمە فرسەتێکی باش بۆ نزیکردنەوەی خێزانەکان لە یەکتری بەوەی کە پێشتر قەت ئەوە دەرفەتی ئەویان نەبوو بەیەکەوە دابنیشن بێکەوە قسە بکەن هەموو ژەمەکانی خواردنیان بەیەکەوە لەگەڵ مناڵەکانیانە بەسەربەرن بەیەکەوە سێری فیلم بکەن ئاگیان لە وردەکاری ڕۆژانی ژیانی ماڵەکە بێت ئەمە فرسەتێکی باش بۆ وایان لێ هاتووە کە زیاتر نزیکتر بوونەتەوە لە یەکتری و زیاتر هەستیان بۆ کردووە کە ئێستا خێزانێکن و لایەنێکی تریشیان ئەوەیە کە بەداخەوەتوانم بڵێم ئەمە زۆرینەی ئەوەیە کە لە ئێستا دەرکەوتووە و ئاسەوارەکەشی لە دوای شکاندنی منعەتە جەول دەرئەکەوێ هەر بە نمونە من ئەمڕۆ لە یەکێک لە نووسینگەکان بووم سێرەکەم ژمارێکی زۆر لە کەیسەکان ڕویان کردوێتە ئەو شوێنە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێشتر خێزانەکان خۆیان وردەکێشیان هەبووە ناکوچیان هەبووە دەمەقاڵیان هەبووە بەڵام ئێستا سێرەکی زیاتر بەریەک ئەکەون زیاتر لە ناو ماڵەکانە ئەمێننەوە و زیاتر کێشیان بۆ دروست ئەبێ و لەبەر ئەوەی ئێمە لە سەرەتای دەستپێکردنی کەرەنتینە تەنها حاڵەتی خۆپارێزیەکانمان ئەوە بوو کە لە ماڵەوە بمێنەرەوە کە ژیانی خۆت بپارێزە کە پاک و خاوێنی بپارێزە کە نازانم چی بەڵام هیچ پامێکمان نبینی بڵێ تکایە کێشە خێزانیەکان بوەستێنن تونندوتیژی بەرامبەر بە خێزانەکە لە بابەتانی کە بەڕاستی دەبێت گفتوگوی لەسەر بکرێت کە ئێمە نەمانزانی چۆن لە ماڵەوە بین
واتە مانای ئەوە نییە کە تۆ لە ماڵەوە بوویت ئێمە زۆر جار لە کەیسەکانمان ئەومان بیستوە پێی وا بۆ کە ئەمە چونکە ئەم لە ماڵەوە وازانێ خەتەی ژنەکەیەتی کە ڕێگری لێ کردو ناتوانێت بچێتە دەرەوە شەڕەکەی خۆی بە ژنەکەی ئەگەڕێ لە ماڵەوە حاڵەتمان هەبوو مناڵەکەی و ژنەکەی لە ژوورێکا سجن کردو ئەمە خۆی کەرنتین بۆ لە ماڵێکا بەڵام ئەو لە ژوورێکا سجنی کردوون بۆی نەبوو ئەسڵەن بێنە دەرەوە و عقوبەی یاون و لەبەرەوەی حاڵەتێکی دەرونی خراپی هەبووە لەبەرەوەی قەرزارە لەبەرەوەی ئیشەکەی ناتوانێت بچ ئیشەکەی بکە لەبەرەوەی پارە وەرناگرێت سەرێکی لە بەرامبەریا توندوتیژی خێزانی دروست بووە بۆیە ئێمە کێشەکەمان لەوە بوو لەگەڵ ئەوەی کە ژمارەیەک دانرا بۆ پەیوەندیکردن بە نەخۆشی کۆرۆناوە بەڵام لە بەرامبەریە ئەوەنە هۆشیاری بڵاو نەکرایەوە بەرامبەر بە خێزانەکان بڵێ تکایە توندوتیژیەکان ڕاگرنیان توندوتیژی بەرامبەر بە خێزانەکەت نەکە ئەگەر حاڵەتێکی واشە بوو تۆ چۆن پەیوەندی ئەەکەی لەبەرەوە ئەمڕۆ باز لەوە ئەەکەین کە زۆربەی خەڵک پێی وایە تەلاق نەماوە لەم حاڵەتانەیە خیانەت نەماوە کێشەی خێزانی نەماوە بەڵام ئەمە لەبەر ئەوەیە کە ڕێگریەک هەبووە کە ئەوش منعەتە جەول بوو ئەوش ئەوە بووە کە نەیتوانیەوە بچێتە دەرەوە یان نەیزانیەوە بۆ کوێ بچێ یان نەیزانیەوە چۆن سکاڵا تۆمارکە ئەگینا من پێم وانییە کێشە خێزانیەکان لەم کاتەیە وەستا بێت و ئیتر خەڵک لە ترسی ڤایرۆسەکە و لە ترسی نەخۆشیەکە هیچ کێشێکی بۆ خۆی دروست نەکردی بێ و هیوادارم کە ئەمە بە ڕاپرسیەک ئەنجام بین ئەمە بە داتایەکی باش ئەنجام بین بۆی کە لە ماوەی کەرنتینەیە چەند کێشە خێزانیەکان ڕوو لە زیادبوون بۆ چەند ژن ڕووبەڕووی توندوتیژی بۆ تۆ لە بەرامبەریشە پیاوانیش بە هەمان شێوە ئەمە باز لە کێشەی خێزانیەکین لەوچێ مناڵەکان ڕووبەڕووی توندوتیژی بوو بێتنەوە لەلایەن دایکەکەەوە یاخود لەلایەن باوکەکەەوە بەڵام شە خانخانیانی یەکێک لەو کێشانەی ئێمە بەڕاستی کە تاکی ئێمەوە هاوڵاتی ئێمە زۆر حساباتی لەسەر ناکرا ئەگەر چی ئێمە ئەگەر بگەڕێنەوە تاریخ ئەگەر بگەڕێنەوە مێژوو لە مێژووکی زۆر دوورە چەند سە ساڵێکە مەسەلەن نەخۆشوی پەتایەکی وەکو تاعۆن و تاعۆنی ڕەش و دوایەوە سارس و مێرس و ئیبۆڵا و یعنی کۆمەڵی کێشە و کارەساتی گەورە ڕوبەڕووی مرۆڤایەتی بۆتەوە بۆیە خەڵک بەداخەوە زۆر جار لەم حاڵەتانەیە ئەوانەی ڕابردووی بیرەچێتۆ سێری ئەوەکە ئەنی وا هەستەکە کە ئەمە ئیترە مەر کۆتایی ژیان ئەکەیت ئەم حاڵەتانەوە جگەلەوە خەڵکی ئەمە یەکسەر مەسەلەن ئەگەر تۆ سێری هەموو تقاریرەکانی WHO بکەی ینی هەمووی کە ئەو قسانەی کە ئەیکەن ڕێژەی مردنی خەڵک بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە لە سەتا ڕێژێکی زۆر کەمە ڕێژەی چابوونەوە کە زۆرترە دەمێ ئێمە قسە بۆ لەسەر ئەوە بکەین کە ئەم خەڵکی ئێمە بوو بە چاوی لەسەرەوەی مەسەلەن بەم ڕێژە بچووکە کەمەی کە ئەمرێ یەکسەر ئەم ژیانی بەم جۆرە لە دێ لەم تقریبا 3-4 ڕۆژێک لەمەوە پێش یەکێک لە کەناڵە عەرەبیەکان کە ژیان لە ووهان دەست پێ کاتەوە راپۆرتێکی کردووە فیلمێکی دوکومنتاریە یەکێک لە پەرستارەکانێک کە قسە دەکا بە خەڵکە لێڵێ ئارامتان هەبێ ئەم بارودۆخە تێپەڕێ ئێمە تێمان پەڕان ئێوەش تێپەڕێنن ئێمە ژیان نەوەستا بەڵام هێواش بووە ژیان هێواش بووە فعلەن ئەمە قسەیەکە کە دەکرێت قسەی لەسەر بکەین ئێمە بۆچی لەم کاتانە لەم حاڵەتەیە ئەمە دەناومێدی بن هەتا من تۆ مناقەشەیەکمان کرد پێش بەرنامەکە وتە تەبیعیە خەڵک ناومێد بێ بەڵام بەم جۆرەی ئێستا بۆ تەبیعی بێ مەسەڵەن خەڵکی تر هەموو شتێکی وا هەست بکە هەموو شتێک لەدەست بە ئەم ترسە پەیوەندی بەوەیە کە خەڵک ترسە لە داهاتوو یا ترسە لە کۆڕۆنا خۆی من تاکی کورد زۆر بەهێزە چونکە زۆر نەهامەتی تێپەڕانەوە بەسەر زۆر نەهامەتی ئازاڵ بووە بەڵام ئەوە ناگەیەنێ کە تاکی کورد زۆر هیلاکە لەبەر ئەو مێژوەی کە هەمان بووە لایەنە دەرونیەکەی بگری هەموو لایەنێکی تری کە زۆر نەهامەتی بینیوە بەسەر زۆر شتازاڵ بووە ئەمە ئەوەی کە بە ئینگلیزی پێوتە ریزیلیەنس واتە هێز و توانای تۆی زیاتر کردووە هەست بە توانایی خۆت بکەیت بەڵام هاوکات بێباج لی نەڕۆشتوە دەرێت تاکی کورد باجێکی گەورەمانداوە باجێکی گەورەمانداوە من 3 ساڵ لەمە پێش کە گەڕامەوە بە کوردستان دیقەتی سەیرانکردنم ئەدا زۆر بەلامەوە سیر بوو کە بەعام هەر هەمومان پەلەپەل پێنجشەممە شتەکڕین پەلەپەل جومعە بەیانیەکەی ڕاکەین بۆ سەیرانەکە پەلەپەل لەوێ ئاگرەکە ئەەکەیتەوە بە پەلەپەل لانە خۆی بە پەلەپەل ئەگەڕێیتەوە و کۆڵێن ئەچێتە سەر خۆڵەکە ئەگەڕێیتەوە بە پەلەپەل لە سیارەکە هەمووی بە شەڕ و تووڕەیەوەیەتەوە بە پەلەپەل ئەخەوە بەیانی ئەچێتەوە سەر ئیش پشوێکی خۆش لەزەت بەخش چەند دیارێکی خۆش لەوەی جگەلەوەی چەند ڕسمێکی بۆ سۆشیال میدیاکان گرتبێت و سێلفیەکان گرتبێت لەوە زیاتر بەدیم نەئەکرد لە ڕاستیە
ئەمە بەهێزی تاکی کورد پیشان نادا بەڵام بە بڕای من زۆر گرنگە باز لە خاڵە ئەرێنیەکانیش بکەین هەرچەند زۆر زۆرەکو وتم تاکی کورد هەموو حەقێکی هەیە بۆی هیلاک بێت هەموو حەقێک لە دواکەوتنی موچەوە هەتا هەموو وردەکاریەکانی تری سیستەمی ژیانی ئێرە وەکو دەڤەرێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام لەگەڵەوەشی کە حەقمانە زۆر هیلاک و بێتاقەت بین حەقمانە زۆر گلەی بکەین لە ڕاستیە دائیم مرۆڤی سەرکەوتوو بەڕای من لە تاقیکردنەوە لەم کاتانەیە دەرەکەوێتەوە تا چەند خاصیەتی پێ بۆی بتوانی ئەم بارودۆخە لەگەڵ یا خۆت بگونجێنی لەگەڵی بڵ چکە خۆگونجادن دایم یەکێکە لەو شتانەی کە من زۆر ئێمە وەکو کە لێرە کۆبووینەتەوە ئەم پرسیارە بروژێنین ئایا لە ڕووی خێزانی و کۆمەڵایەتیەوە کەرەنتین بە شێوەیەکی گشتی سوودی هەبوو بۆ خێزانەکان یان زیانی زیاتر بووە بەڕاستی ئەو پرسیارە یەکێکە لە بابەتانی کە زۆر قسە لەسەرەوە دەکرێت کە ڕاستە کۆڕۆنا زیانی گەورەدا بەڵام سوودیشی هەبووە ینی بۆی بتوانرێ مەسەڵەن بە تایبەتی بۆ بوارە تەندروستیەکە لە دنیاە مەسەڵەن وڵاتی وەکو ئیتالیا کە باش لە ڕێزی یەکەمە سیستمیشی گەورەی تەندروستی هەیە بەڵام دەبینی شکست دێنێ لە بەردەم ڤایرۆسی کۆڕۆنایە بەڵام ئەمەزۆری خەڵک هەمووی گۆڕا بۆ ئەو تێڕوانینە فعلەن ئەو تێڕوانینە دەگۆڕێەوە کە لێنەکانیش پڕکاتەوە بۆیە من ڕێیەکەم وا بووە کە لە ژیانی کۆمەڵایەتی ئەمەش دەبێ ئەو کلێنانە پڕ بکەینەوە کە نەمان بووە مەسەلەنەوەی فریشتەخان قسە لەسەر کرد مەسەڵەن خەڵکی ئەمە بۆ شێوەیە چێ بۆ سەیران لە پێناوی چییە ینی مەسەڵەن تۆ ئەم هەموو پەلە و ڕاکە دەکەی لە پێناوی کە بڕۆی بۆ سەیران بەڵام نتوانی چێژێکی ڕۆحی لێ وەربگریت خۆی ئەو مەنزۆرانی خەڵک کە گۆڕاوە کاگرێکی زۆر زۆر مهمە یعنی ئێمە هەمومان خزمون کە سوکارمان هەیە لە وڵاتانی ئەوروپا یعنی دایم وەکو با بڵێن منەتی ئەویان کردووە سیستمی تەندروستی ئەوروپا وا باشە وا خزمەتی خەڵکە کرێوە لە نەخۆشیەکان ڕزگارمانەکەن بەڵام لەمە یاسێرەکەین زۆر بە پێچەوانەوە یعنی باشترین لە پێشەوەی باشترین وڵاتەکانی جیهان کە ئەڵمانیایە کە ئیتالیا کە ئیسپانیا فەڕەنسا یعنی بەڕاستی ئەمانە هەمووی سیستمێکی تەندروستی مۆدێرن و یعنی وەکو ئەڵێ نمونەییان هەبووە بەڵام بۆچی لە کۆرانای ئاوا ڕووخاون چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی سیستمی تەندروستیەکەیانەوە یعنی ئایا ئەمە معنای وایە کە خەڵکی ئەوان کەمتر پابندن وەک لە خەڵکی ئێمە یاخود ئەمە وا پیشانەیە کە حکوومەتەکانی ئەوان کەمتر دڵسۆزن لە حکوومەتەکانی ئێمە مەسەن وڵاتێکی وەکو ئەمریکا یعنی ئەوە تا ئێستا بووە بە یەکەم وڵات لە جیهانا کە ڕێژەی مردنی زۆرە و ئەگەر بەم ڕێژەیەش بڕوات ئەم 500,000 کە ئێستا توش بووە لە ماوەی 2 هەفتەی ترە ئەبێ بە 2 ملیۆن و بە 3 ملیۆن ئایا ئەمە کەم تەرخەمی حکوومەتە یان کەم تەرخەمی تاکەکانە یاخود توانین بڵین ئاستی ڕۆشنبیری تاکەکان یعنی هەندێک جارە میبینین لە سۆشیال میدیاکان ئەڵێ کۆرۆنا چەندوانەیەکی فێری جیهان کرد یەکێک لە وانانە ئەوروپا ئەو ڕۆشنبیرە نییە کە خۆیان ئەبینیەوە و سیستمی تەندروستی ئەو وڵاتانە ئەو پێشکەوتووە نییە کە بنتیان بەسەر هەموو جیهاناکرایان ئێمە باشترین سیستمی تەندروستیمان هەیە لە جیهانە یعنی ئێمە گەر بین سەیری وڵاتێکی وەکو خۆمان بکەین سیستمی تەندروستی کوردستان بەو پێداویستیانی کە لە بەردەستایەتی بۆ فاسیلیتی کە هەیەی مقارنەتەن بە وڵاتێکی وەکو سوید و وەکو ئیتالیا وەکو ئەوانە باشترین خزمەتگوزاری پێشکەش کراوە ئەمە ئەوەیە کە پێ ئەوترێ پۆست کۆرۆنا دوای کۆرۆنا ئایا ئەم هەستە ئەمێنێتەوە لە لای خەڵک یعنی ئێمە زۆر جار بەداخەوە ئەومان بیستۆ کە خەڵک بە باشە باسی دکتۆری کوردستانی نەکردووە ینی ئەو خۆمان کە وەکو دکتۆری ئێمە ئەوەمان زۆر جا قسە لەسەر دەکرێت بەرپرسەکان مەسەڵەن لە کاتی بەسیترین نەخۆشیە دەست نەدەرەوە بەڵام خۆ مەجای ئەوەشی نێش کۆرۆنا بەڕاستی بالضبط ینی ئێمە ئەبێت بزانین دوای کۆرۆنا خەڵک ئەم مەنزوورانی کە گۆڕاوە بۆ ئەوروپا یعنی ئێمە خزمی خۆمان هەیە کە لە دەرەوە توێتی خۆزگە لە کوردستان بوومایە ئێستا ئەڵێ زۆر ئەترسم و نەخۆشیشم و ناهێڵم بڕۆمە ماڵەوە بەڵام ئەوە تا ئێمە خۆشبەختانە یعنی کە ئەو بڕیارە درراوە ئەبێ خەڵک ئەمانە وەکو خاڵێکی گەشتبینی ببینێت کە ئێمە لە وڵاتێکین کە پێی ئەوترێ کوردستان حکوومەتەکە بە تەنگ خەڵکەکەوەیەت و خەڵکەکە خۆشی پابندە یعنی ڕاستە ئێمە ئەبینین تاکو تەرا لەوانەیە خەڵکە بوو بێ پابند نەبوو بێ بەڵام کە بە شێوەیەکی گشتی سیرەکەین خەڵکەکە هەمووی پابند بووە ئەمەش دڵسۆزیەکە ئەمە ژانی هەستێکی نیشتیمانی لە لای خەڵک دروست دەکات یعنی بەبێ ئەوی خەڵک پێی بوو ترێ بیدایەت خەڵک هەمووی خۆی ماسکی لە دەموچاوە کرد دەستکێشی ئەبەر نەئەچۆ شوێنە قەرەباڵقەکان بەڕاستی ئەمە ڕۆژنامە پابندیە مەسەڵەن دکتۆر سامان شۆخان خانیانێ ئەمە مەسەڵەن خەڵک ترس نییە لە مردن مەسەڵەن ئەو کوتم ئەو ڕێژە بچووکە ئابینێ کە لە دنیای خەڵک بە کۆرۆنا ئەمرێ
ئەمە ئەو ترسەیە مەسەرەن ئەو گەشتبینیە کە دوکتۆر سامان باسی دەکات کە خەڵک هەی بێ بە سیستم و بە پابندی خۆی لەوەیە ئەو ترسەیەتی یا مەسەرەن ترسە لە ژیانی داهاتووی خۆی زۆر جار خۆ ئەم ترسەواکە کە مەسەن تۆ خۆت بپارێزی ئەگەر حکوومەتیش پێت نەڵێ بەڕاستی ڕاستە لەوە چلانە ترسێکە و ڕەبتی بە دەرونیەکەوە فریشتەخانەوان باشتر قسەی لەسەرکەن بەس ئەگەر ترسیش بێتە هۆکاری ئەوەی کە خۆپارێزی بکە ئەمە شتێکی باشە و هیوادارم ئەمە وەکو دکتۆر باسی کرد لە دوای تەواوبوونی کۆرۆنا بەردەوام بێ ڕاستە خۆ نەشکێت چونکە ئێمە بەڕاستی ئەو عادەتەشمانێ زۆر زوو شتەکانمان بیر ئەچێتەوە زۆر زوو ناخۆشیەکانمان بیر ئەچێتەوە و ئاسان ئەگەڕینەوە سەرژیانی ئاسایی بەڕاستی ینی ئێمە ئێستا خەمەکەمان لەوەیە کە تا ڕادێک ئێستا ئەگەر خێزانەکان بێکەوە دانیشت بن ڕاهات بن لەگەڵ وەزعەکە و لە ماڵەوە پلانەکانیان باشتر جێبەجێ بکەن دوای تەواوبوونی ئەمە دیسانەوە سەر لە نوێ دەست پێ نەکەنەوە بۆی کە ژیانی پێش کۆرۆناکە دیسانەوە شەو تا درەنگ لە دەرەوە بوون شەو تا بەیانی لە دەرەوە بەجێشتنی خێزانەکان و ئەم ترسەوان لێ نەکا ئەگەر ئێستاش ئەو ترسە هەبێ لەوەی کە خۆپارێزی بکەن لە نەخۆشیەکە هیوادارە ئەم ترسەواش وایە کە تۆزێک ڕەحم و سۆز و بەزەی و خۆشەویستی ناو خێزانەکانی زیاد کردایە بەوەی کە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەکانەوە پەیوەندی خێزانیەکانی زیاتر بێکەوە ببەستایە نەگەوەی کە هێشتا کۆمەڵی خەڵک هەبێ هێشتا ڕق لە دڵیا مابێ هێشتا مەسەلەن بیەوێت کە کاری نەگونجاو بەرامبەر بە کەسێ بکە بەوەی کە هیچ سۆز و خۆشەویستێکی نەبێ بەڵام سێرەکی خۆی بپارێزێ لەوەی کە بترسێ ڤایرۆسێک لە ناوی ببە زۆر باشە دوای گفتوگۆ لەسەرەوە زیاتر ئەکەین بینەرانی بەڕێز ناوبەڕێک وەرەگرین دوایی دەگەڕێنەوە لاتە ئەم کاتتان باش بەڕێزان ئێمە پەروەردەی تاک و خێزان و کۆمەڵگەمان لە ئەستۆدایە بۆ هیچ کاتێک دەستبەرداری ئایندەینەوەکانمان نابین لە ئێستادا بۆ بەردەوامی ژیان و زانست و پەروەردە بۆ ئەوەی ژیانی خوێندکاران و مناڵەکانمان پارێزراو بێت لە ڤایرۆسی کۆرۆنا پابەندین بە ڕێنماییە تەندروستیەکان و خۆمان دەپارێزین هەر بۆیە داوا لە بەخێوکارانی قوتابیان و خوێندکاران دەکەم بۆ سەلامەتی ژیانی منداڵەکانیان پابەندی ڕێنماییەکان بن بە پشتیوانی خوددا ئەو دۆخەش تێدەپەڕێنین و ئایندەی خوێندکارانمان گەشاوە دەبێت تەندروستی باش بۆ مامۆستایان و خوێندکاران و گشت دەخوازم با پابەند بین. دووبارە سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویست بەردەوا بین لەسەر گفتوگۆکەمان فریشتەخان با گفتوگویەکی لەسەرەوە بکەین کە ئێستا لە ناوبڕەکە برادرانی خۆتان باسی یەکێک لە نەخۆشیەکانتان کرد وەسوەسەیە ئەم دەستن و نازانم هەموو سەری نەخەیەک و ئیتر هەر شێگە کڕی ئەیشواتەوە مەسەڵەن نەوەی دوکتۆر سامان وتی پارە وەرەگرێ چی شواتەوە و دوای فڕنادایانێ و ئەسووتێ و ئەم هەموو ترس و دڵڕاوکیە پێویستەکە بۆ خەڵک مەسەڵەن بۆ چ پێویستەکە مەسەڵەن تۆ بەم جۆرە ئەم نەخۆشیانە و قسەیکی لەسەرەوە هەیە کە ڕەنگە دوای کۆرۆنا کۆمەڵک نەخۆشی تر دروستکە بۆ خەڵک ئەم ترسانە حەقیقین و خەڵک وای کردووە کە پێویستەکە خەڵک خۆیەوە بترسێلەوەی کە کۆرۆنا وای لێ بکە بە بڕوای من ناوی ترس نییە لە لای من ناوی ئەوەیە کە مرۆڤ حەزی لە ژیانە ژیانی پێخۆشە ناوێ ژیان کۆتایی پێبێ ومەش بۆ خۆی شتێکی زۆر زۆر ئەرێنیە زۆر پۆزیتیڤە کە هەبێت بۆیە من وەکو ترس نایبینم وەکو ئەوەی بینم کە ئەمانەیە دەستمان زۆر زۆر بە تۆنی دەستمان گرتەوە بە ژیانەوە ئەمانەیە بەردەوام بەڵام لە ترسا ئەبینرێ یان زیاتر بە نرینی ناوزەند کراوە بەس بێگومان ئەگەر لە هەموو شەریحەیەکی کۆمەلگا سەیری بکەی ئێمە پێش شەڕ و پاش شەڕ پێش کۆرۆنا و پاش کۆرۆنا کۆمەڵێکمان هەیە کێشەی دەرونی هەر هەیە و هەر هەبووە و درێژخایەنە هەر ئەشی بێت ئەمان بخەرە ئەولاوە کۆمەڵێکی کەمان هەیە کە لە بەرکەوتنی لەگەڵ کێشەیەکی گەورەیە وەکو ئەمە بۆ نمونە لەوانەیە نەخۆشیەکە تایە دەربکەوێت کۆمەڵێکی کەمان هەیە لە ناو کۆمەڵگەکە ئەمانە نەخۆش نین بەڵام دەکرێت زیاتر مایلی ئەوە بن کە بە بچووکترین زەختی فشاری بەرەو نەخۆشی بەرێت بۆیە ئەم کۆمەڵەیان بەڕای من گەورەترین کۆمەڵە بەداخەوە
و ناسکترین کۆمەڵیشە لە دوای کۆرۆنا کە لەوانەیە دەرەنجامەکەی هەر لە ئاستی نێودەوڵەتیشانەکە لە کوردستانە بیبینین کە ئەمە کێشەیەکی گەورە بێ و لەوانەیە بۆ ئێمەمانان زۆر بەری بکەوین لەوانەیە بۆ شەخانخان ببینێ کە هەنێک کێشەی خێزانی ئێستا زۆر زیاتر بووە. ویستم باس لەوە بکەم کە بەڕای من شتەکان قەت یەکڕەهەند نییە فرەڕەهەندن. بۆ نمونە ئێمە ناتوانین ئێرە و ئەوروپا ئێرە و غەرب مقارنە بکەین لەبەرەوەی سیستمی ئەوان سیستمی تاکە کەسیە، سیستمی ئێمە سیستمی هەرەوەزیە. هەرەوەزیە ئێمە بۆ یەکتری ئەژین، ئەوان بۆ خۆیان ئەژین. لێرە خاڵە ئەرێنیەکەی کە ئەم کۆمەلگانی ئێمە وەستاندووە زۆر بە باشیش بە پتەوی وەستاندوینی ئەوەیە کە لەگەڵەوەی کە من تازە گەڕامەوە گلەیم هەبوو لاوەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان وەکو جاران نەمابوو دراوسێونە ئاگەی لە دراوسێکی خێزان، بەڵام ئەمە هەستەکەم ئێستا زۆر باشتر بووە، هەرچەند بەڕای من وەکو پێویستنی وەکو جاران نەگەڕاوەتەوە پێویستیش ناکە وابێت، بەڵام هەر بەڕای من باشەکە زیاتر تاک بەیەکەوەن. بەڵام خەفەتێکی من کە هەم بوو وەکو دایک وەکو مرۆڤ وەکو دەرووناسی زیاتر ئەوە بوو کە باری مناڵەکان زۆر بەلار ئەبینم لە ڕاستیە ئێستا، چونکە کە دایک و باوک فشارێکی زۆری لەسەرە لە کاتێکە بێ بڕوات و هەڵپەی شتەکانی ڕۆژانەی بێدابینی بک بە خێزانەکەی چ دایک چ باوک لە هەمان کاتە ئەبێ دایک و باوکێکی زۆر باش و بە تەحمل و زۆر میهرەبان و زۆر دڵخۆش بێ لەگەڵ مناڵەکەی کە ئێمە ئەوانی کە دایکین و ئەوانی کە باوکین ئەزانین زۆر ئەرکێکی قورسە لە ئێستا. من لە لای خۆمەوە دەستم کرد بە دروستکردنی ڤیدیۆ چونکە زۆر ئەترسم لێتان ناشارمەوە هەر ئێستاش ئەترسم کە مناڵ زۆر زەرمەند بێ لەخۆ مامەڵەیەکی دروست نەبوو بۆی کە مەسەرەن دایک و باوکەکان بیکەن لەگەڵ مناڵە ئەوەی کە شۆخانخان ئاماژەی پێکرد ئێمە بەداخەوە هەر ئەیانۆ دەست پشۆ و وا بکە و مەڕۆ دەرەوە و ئەوانە بەڵام پێیان نەوتین چۆن لە ماڵەوە با چۆن مناڵەکە تێگەینی کە کۆڕۆنایە بەداخەوەمە یەکێکە لەو گرفتانە. بەڵام ئەرکی ئێمەمانان ئەوەیە بەڕاستی من قەنەعەتم وا بووە کە ئەوە بڵین بە خەڵک ینی هەتا ململانەی نێوان مرۆڤەکان لەگەڵ یەکتری بەردەوام بێ ململانەی نێوان مرۆڤ و نەخۆشی و پەتا و کارەساتەکانیش بەردەوامە بێ. ئەگەر دیقەت بدەین کە هەموو جارەکەم کارەسات و نەخۆشیانە ڕوو لە وڵاتان دەکا کارەساتی سروشتی یا مرۆڤکردەکانیش بن دوای تەواوبوونی بێگومان خۆتان ئاماژەتان پێکرد کۆمەڵە کشتی تر دروست دەرەکەیە مەسەڵەن ئێستا کە قسە دەکەین پۆست کۆرۆنا کە دکتۆر سامان ئاماژەی پێکرد یەکێک لەو بابەتانەی کە من زۆر بە دوای ڕۆشتومەوەی شۆخانخان هەمیشە دوام کارەساتانە یەکسەر ئامار دروست دەکرێت مەسەڵەن ئاماری تاوان ئاماری نەخۆشی ئاماری ئەمانە ئەنی ڕاستە لە زاری هەندێک لە برادرانی پۆلیس و ێزەکانی ئاسایشی ناوخۆ سەن تاوانی دزیکردن کەمە بێتەوە خۆیەوە ڕەبتێکی زۆر هەیە لە بینی ژینگە و لە بینی تاوانەکان و زۆر بابەت ترێ من نامێ بسمەسەری بەڵام قسە لەسەرەوە دەکرێت ئەم ئەمانە بە تایبەتی تون و تیژیەکانی خێزان و هەندێک ڕەنگەشتی تازەش تەکنیکی تازەش دروست بێ بەڕاستی ئێستا پیاهنگلەیەکەن لەن ئێمە ئیشەکەین ئیشمان پێکرێ ینی زۆرێک لەم قسەکردانە هەیە ئەم ئامارانە من دەمێ شۆخانخانەگەر شتێکی لەلا بێ قسەی لەسەر بکە بۆی بتوانین دوایی هەم دکتۆر سامان و فریشتەخانی ژوانیش تعلیقخوانی لەسەر بدەن. وەکو باسم کرد ئێستا بەهۆی نەبوونی دام و دەستگا ڕسمیەکان و هەرچەند بە سوپاس و بەڕێبەرایەتیەکانی بەرەنگاربوونەوەی تونتوتیژی بەردەوام لە کارا بوون نووسینگەکان وەزارەتی ناوخۆ شەڵتەرەکان ئەمانە بەردەوام لە کارا بوون بەڵام ئەم پەیامە نەگەشت بوو بە خێزانەکان کە ئەوان لە کاران کە ئەوان لە کاتی هەبوونی کێشە خێزانیەکان چۆن پەنا بۆ ئەو شوێنانە بەرن ئەمە گرفتەکەیە و من ناموێ مەسەرەن هانی خێزانەکان بڵێم کێشەکانتان با بەردەوام بێت چونکە لایەنە پەیوەندیدارەکان ئیشەکەن بەڵام بمانێ نمانەوە کێشە خێزانیەکان هەبووە لە ماوەیە بە نمونە سین هەل لە دوای ئەوەی کە ئەوەیان ڕاگەیان کە ئیترژیان ئاساییە بێتەوە لە سەی کێشە خێزانیەکان ڕوو لە زیاد بوون بوو هەر لەم هەفتەی پێشوە تونس زەنگی ئاگادارکردنەوەی لێیا بەوەی کە کێشە خێزانیەکان لە زیادبوونە ینی بە تایبەتی لە شەرق ئەوسەتا کێشە خێزانیەکان لە زیادبوونایە بەڵام لایەنە بەرپرسەکان حکومەت لایەنە پەیوەندیدارەکان تا چەند یەنە سەرخەد ئەمە بەس نییە تەنها بەڕێوەبەرایەتیەکان مەسەلەن یان دادوەرەکان لە کاتی خۆیانە دەوام بکەن و تەواو بە ئەبانە بەڵام چۆن ئەچینە ناو خێزانەکانەوە چۆن هەموو کەسانی کە بەرپرسن میدیاکان ڕاگەیاندنەکان تا چەند بەسەلەن بەرنامەیەکی خێزانیان هەبووە ئێمە خۆمان مەسەلەن کە بە ئۆنلاین ئیشمان کردووە من ڕۆژانە ڤیدیۆم بڵاو کردێتەوە کە چۆن خەڵک لە خۆی ئەپارێزە لە کێشە خێزانیەکان
چۆن هەوڵ ئەو کێشە ئەو توندوتیژیانی کە هەیە لە ناو خێزانە کەمی بکاتەوە بەردەوام کۆمنت و نامەمان بۆ هاتووە باش ئەگەر من ئێستا کێشێکی خێزانی مە بێ پەیوەندی بکەم بە کێوە باشە من داوایەکەم هەبووە لە مانگی سێ لە محکەمە ئێستا داواکەم چی لێ هاتووە باشە من مناڵێکم هەیە بەڵام مناڵەکەم لای مێردەکەمە من لەم حاڵەتەیە حەز ئەەکەم مناڵەکەم لای خۆم بێ من خۆم پارێزگاری لەکەم من چۆن بتوانم مناڵەکەم وەرگرمەوە کە ئەمانە زۆرترین گەورەی زۆرترین کێشە گەورەکانی ناو خێزان بووە کە دایک و باوکەکە لە یەکتری جیابوونەتەوە لەم کاتی کەرنتینەیە بەڵام مناڵەکە لای یەکێک لە دایکەکە یا باوکەکە بووە حەزیان کردو وەریگرنەوە لای خۆیان بەخێویکەن هیچ ئجرعاتێکی قانونی نەبووە لەم خان پێتان وایە مەسەڵەن ئەمە ئەمە ئێوەش قسەتان هەبێ لەسەری ئەمە کەڵەکەبووی کێشەکانی پێش کۆرۆنا ئێستاش هەم درێژەیەداتێ یا مەسەڵەن ئەم لایەنە دەرونیەکەی ئەم ئەوکو کورد دەڵێ ئەسابی گەرمە و مەسەڵەن سترێسیکی زۆری لەسەرە و کۆرۆناونی تر فشاری بۆ هێناوە ئەمانە ئەو کەڵەکەبوون یا مەسەڵەن ئەمانە کێشەی زۆر جار بوونی ئەم فەراغە بووە کە من بینیومە لە کەیسەکانی خۆمانە لە کاتی کەرنتینەیە باوکەکە بێ ئیشە کاتی هەیە فەراغێکی زیاتری حەزەکە مناڵەکە وەرگێتەوە دایکەکە بە هەمان شێوە پێشتر کاتی نەبووە ئەو نەفەراغێکی نەبووە نەیویستوە مناڵەکەی ببینەیان وەریگرێتەوە بەڵام ئێستا دانیشتۆ بیری کەوتۆ وەڵام من ئێستا ئەمەوێ مناڵەکەم وەرگرمەوە بەڵام ئێستا هیچ ئیجرعاتێ ناکرێت سێرەکەی کاتەکەوای لێکردون دانیشتون بیر لە کێشەکانی پێشویانەکەنەوە پێش هەماناڵە پێش 4 مانگ لەمە و پێش بەسەلەن توندوتیژی بەرامبەر کردوون بەڵام ئێستا بیری کەوتۆتەوە من ویستمەوە بڵم شو خاقان دوکتۆر سامانەوە ئێوە قسە ئەنی ئێستا تۆ بڵێ خەڵکی ئەمە بەم دروشمەیشی کردبێ کە لە شەڕ لە بەتاڵی باشترە من خۆی کاگرێتی ئێمە ببینەوە سەر ئەو هۆکارانەی کەوای کردووە کە زیاب بکە ئەم ڕێژەی لە ناو خێزانەکانە هەموو مانەوەیەک لە ماڵەوە 4 هەستی مرۆڤ هەیە کە پەری پێ یەکەمیان تووڕەیە بێزاری دڵتەنگی زائیدەن ترس لە نەخۆشیەکە ئەمە ئەو 4 هەستەیە کە تۆ لە کاتی کەرنتینەیە هەموو کەسەکەی بوو هەمومان هەمان بووە هەندێک کەسێت دیارە تەحملی کەمتر و هەندێک کەسێت تەحملی زیاتر ئەمانە ئەبێتەوەی تەقینەوەی بینی ئەندامەکانی خێزانەکە زائیدەن ئەوەی کە بە بێکاری یعنی زۆربەی زۆری خەڵک معیشەتی ڕۆژانەی هەبووە زەکە تۆ لە ماڵەوە کەرنتینەت کردو ترسێکی هەیە لە داهاتوو کە ئیشەکەی لە دەست بە بۆ نمونە تەنها لە وڵاتی یەکو ئەمریکایە 17 ملیۆن کەس کارەکەی لە دەست بە دڵنیاییەوە ئەم 17 ملیۆنە 10 ملیۆن 12 ملیۆنیان کێشەی خێزانی بەدوایە معیشەتی ماڵ و مناڵەکەی بۆ نابرێ بەڕێوە یەک خاڵی کەژەیە کە خەڵکی زۆر تووشی گومان و سەرسوڵمان کردووە خەریکە بێ متمانەی پیا ئەبێ بە تایبەتی بەو زانیاریانی کە بڵاو بکرێتەوە ئێمە گەربین سێری سەرچاوەکانی زانیاری خەڵک بکەین یا لە ڤیدیۆ سەتەلایتەکانەوەی ئەوەی کە لە جیهانیەکان ئەیبینین لە کەناڵەکان و لە کەناڵە ناوخۆیەکانی خۆمان یان لە سۆشەل میدیا یان لە وتی بینی خۆیانەوە بە تەلەفۆن ئەم بەوەڵێ زۆر خراپە زۆر ئەوەیە ینی ئەمە چەند خاڵێکمان بیر نەچێت کە زۆر گرنگە و ئەمەژێکێکە لەو نقطە گەورانەی کە کۆرۆنا یعنی پیشانی عالەمیە لە بیدایەتی کۆرۆنایە دۆناڵد ترامپ کە سەرۆکی ئەمریکا بوو هاتە سەر تەلەڤیزیۆنی کۆرۆنا هیچ نەخۆشیی زۆر عادیە و لە ماوەی 2 هەفتەیەکە کۆنتترۆڵی ئەەکەین ئەمە یعنی بێمتمانەیەکی زۆری دروست کرد لە لای خەڵک بە دۆناڵد ترامپ ینی کابراایەک لەو پۆست و پۆزیش نایبێت چۆن ئەبێ ئاوا لە خۆیەوە قسە بکە هەندێک لە کەناڵەکانی ئێمە یعنی زۆر بە دژ بە یەک لەم مەسەلەی کۆرۆنای قسە ئەەکەن یعنی بەداخۆ من خۆم گوێم لە یەکێ لە کەناڵەکان بووە راپۆرتێکی بڵاو کردوتۆ یەک محاسبەی کوردستانەکە ئەڵێ ئێوە بۆ نەخۆشەکانتان نامرێڵێ یعنی چی لە هەموو عالەمە نەخۆش ئەمرێ بەڵام لە کوردستانە نامرێ ئێمە گەربین ئەو ڕۆژەی حسابکەین لە کوردستانیشە هەمان ڕێژەی مردنەکە لە عالەمە هەیە ئەمە بێمتمانەیەکی لە لای خەڵک دروست کردو یعنی من لە کاتی ئەوەیە بیرم لێ کردەوە یەکێک لە هۆکارەکانی ئەگەر خەڵکیش پابند نەبێت ئەو بێمتمانەییە بە سەرچاوی زانیاریەکان یعنی تۆ لەم لایەوە لە کەناڵێکەوە وەزیری تەندروستی یاخود بەڕێوەبەری تەندروستی ئەڵێ ئەگەر پابند نەبین کارەساتێکی مرۆیی ڕووماتی ئەکات ئەمە قسەیەکی منطقی عیلمیە و واریدە یعنی چونکە ئێمە ژمارەیەکی دیاریکراو بێدمان هەیە ژمارەیەکی دیاریکراو خەسخانە تەحملی ناکەین بەڵام بیلمقابل سێرەکی لە هەندێک قەنات لە هەندێک لە پەیجەکانی سۆشیال میدیا راپۆرتێکی زۆر دژ بەوە بڵاوە کرێتەوە ئەڵێ کۆرۆنا ئەو حەجمە ڕاستەقینەیە کە لە کوردستانە باس کراوە ئەمە حکوومەت وەکو سیناریۆیەک ئەیکابەوەی لە موچە ڕزگاری بێ ئەمە زۆر خەتەرە یعنی بەڕاستی ئەمە خەتەرە بۆ سەر ئەمنی قەومی وڵاتەکەشت کە تۆ بێ خەڵک ئاوا بێمتمانە بکەی بەڵام سبێنێک کە بڵاو بووە نەخۆشیەکە خۆ کەس نایە یەخەی ئەو بگرێ هەموو یەتەوە سەر ئەمانە هەمووی وای کردو کە خەڵک تووشی بێزاری و تووڕەیی و بێتاقەتیەک ببێت و بێگومان لە ناو خێزانەکانە ئەمە دەرهاویشتەی ئەبێت بە تووڕەبوونە ئێپیاەک لە ماڵەوە خۆی بە تاقی تەنیا لەگەڵ ژنەکەی مناڵەکانیە لە چێ تووڕە بێ ئەبێت تووڕەیەکی هەر لە گەڵ خێزان و
مناڵەکە خاڵی بکاتەوە ژنەکەش بە هەماشەوە یعنی خۆی ئەمە کە باسی کەرنتینەکەین بە هەر باسی پیاو نەکەین خۆ ژنیش کەرنتین نەکراوە ژنیش چوونە دەرەوەی هەبووە بازاڕی هەبووە سێرانی هەبوو لەوانە چەند هاژن هەبێت دلی نەورۆزی کڕی بێ و ئێستا لە ماڵەوە دایناوە بەکاری زۆری خەڵکی ئەمە بەداخەوانی کردبوو بەڵام فریا ئەوە نەکەوت فیشتەخان تۆش هەمان ڕائیت هەیە مەسەڵەن ئەوەی کە ئەو بارودۆخی کە وای کردووە مەسەڵەن ژن و پیا و یا تون و تیژە خێزانەکان لە ناو ئێمەیە بە تایبەتی زۆر بۆەوەی کە شۆخانخان وتی لە وڵاتانی دنیای مەسەڵەن سین لە 100 بەرز بێتەوە ئەمریکا بە ئامان شێوە تۆش مەسەڵەن ئەم بیەکاری و ئەم ترس و ئەو هۆکارانی کە دکتۆر سامان باسی کرد تۆش هەمان ڕائیت هەیە مەسەڵەن شتێکی تر هەیە کە من ئاماژەم بەوە کرد کە بەداخەوە بەشێک لەوانە کەڵەکە بووی کێشەکانی پێشووترە و ئەم دوورکەوتنەوەی ئێمە تۆ ئاماژەت بۆ کرد کە لە دەرەوە هاتوویتە ئێرە هەستت بە هەندێک شت کردووە بەڵام ئێمە هەمیشە وتومانە ینی بەداخەوە لە پێش کۆڕۆنا خەڵکی ئێمە ئەمەندە سەرقاڵ بوو بە ژیانی ڕۆژانی خۆیەوە بیرێ چۆ بچێتەوە بۆ ماڵەوە ینی وای لاتبوو ئەتەیان و لەم فتریا قسەی خۆشیانە جێڕایان و پیا بەم ناڕەوت ئێستا لە پۆلیسێنی یا نازانم کۆمەڵێک شتیان نەکرد و خۆیان زۆر دوور بنیەکەوە یا مەسەڵەن ئەیانوت هەندێک خەڵکە بۆ توێتیە برامە ئەمەش مناڵی منە ینی مەسەڵەن کۆمەڵێک کشتی ئالەم بابەتانە وترە ئەمە ڕاستیش نەبن بەڵام دەرخەری حەقیقەتێکەوەی کە ئێمە ئەمەندە سەرقاڵ بووین بە ژیانی ڕۆژانی خۆمانە بۆ پەیداکردنی بژەی بۆ ژیان بەڵام ژیانە حەقیقەکەمان بیرچ بۆ بەڕاستی بەڵێ هەڵبەت من مێژوو ناس نیم بەڵام هەرچی لایەنەکەی خۆم بێ بەشەکەی خۆم کە دەرووناسیە زۆر گەڕێمەوە بۆ مێژوو پێشرا ماژەم بۆوەدا کە تاکی کورد زۆر هیلاکە بە بڕای من ئەو بێمتمانی کاکسامان باسی کرد ئێستا سەری هەڵنیاوە زۆر کۆنترە واتە ئێمە لە هەشتاکانەوە کە من بیرم بێ و پێشتریش کە حرەکەی کوردی ئەو خەباتی کە کراوە دوای ڕاپەڕین شەڕی ناوخۆ لە 2000ەوە کە گەشتکردنێکی عەجیبی بەخۆیەوە بینی ئەم دەبەرە ئەو بێمتمانەیە هەر هەبووە من هەموو جارێ بە سەفەریش گەڕاومە 3 ساڵە لێرەش لە ناو خەڵکان زۆر بێمتمانی هەیە بێمتمانی هەیە وەکو جەنابی ئاماژەی پێدا بە دکتۆرەکان بێمتمانی هەیە بە محامیەکە بە ڕۆژنامە نووسەکە بە هەمووی کۆمەڵایەتیشە خەڵک متمانەی لەگەڵ یەکتریەکەن زۆر ئەوە شتێکیشە کە جۆری هاوڕێیەتی ناخۆش کردووە جۆری پەیوەندی خێزانی ناخۆش کردووە بۆ بەراوردکردن دایم کە ئەیکەیت هەر خراپ نییە زۆر باشیشە کە بتوانی بەراورد بکەیت ئەو بێمتمانەیە بەڕای من یەکێکە لە نیشانەی ئەو ناخۆشیانەی کە ئێمە تووشمان بووە تاکی کورد تاکی ڕۆژهەڵاتی بەتایبەت تاکی عێراقی تووشی بووە کە دەرەنجامی شەڕ و ناخۆشیەکانە کە بەسەرمانە هاتووە بیرمان نەچێ ئێمە هەتا ساڵ و 2 ساڵ لەمەوە پێش داعش لە زۆر نزیکمان بوو دراوسێمان بوو شیرا خواردووە گەروارێ بڵێ ئەتوانیە ها بە مبالەغەکردنەوە چۆتە ئەوەی علیوەردی دکتۆر علیوەردی لە دیمەکانەوە بە گەورەی و بەجددی ینی بۆ تەبابەتێکی گرنگ بەڵم بەڵێ بۆ من وەکو مێژوو سەیریەکەم کە ئەم بێمتمانەیە ئەم تووڕە بوونە ئەم نەتوانینی لەزەت بردن لە ژیان ڕاستەکەی کە من بەراورد دەکەم تاکی ئێرەش زۆر مەشغوڵی ژیان بوو بەڵام لەزەتکردن لە ژیانی بیرچوو بووە ئەوەی کە لە بچووکترین شت بتوانانی لەزەت بەری لەوەی کە بەیانی هەڵەسی لە خەو پەنجەرەی ژوورەکەت بکەیتەوانێ گوێ لە دەنگی لە دەنگی باڵندەیەک بگری یان خۆرە بینیت یان بارانە بینی لەزەتی لەوە هەتا لەزەت بینین لە ئیش ئەو شتێک کە من لێرە زۆر کەمەی بینم بەداخەوە ئەو دیقەتم ماوە کە لێرە و لەوێ وەرکشۆپەکەم سیمینارەکەم زۆر کەم خەڵکە بینم لەزەت بەرێ لە ئیشکردنەکەی دایم باسیواگەم کە ئیشکردن زۆرترین ساعتی ڕۆژ کە بە خەبەرین ئێمە لە ئیشکردنای بینە سەر ئەگەر تۆ نامرتاحبی لە ئیشکردنەکەت ئەمە ینی نازانم بڵێ مەگەر بە خەدەر سەرەتان هەر خەتەر بێت ئەتوانم بڵێم خەتەرتریش بۆ وەکوتم تاکی کورد هیلاکە لەبەرەوەی ناخۆشی و نەهامەتیمان زۆر بینیەوە بەڵام لەگەڵەوەشە من زۆر گەشتبینم بەوەی کە تاکی کورد هەڵەسێتەوە و بەهێزە بەڵام دائیم باسیەوەکەم کە زانیاری ئەتکا بە پاشە ئەگەر زانیاریت هەبوو پاشای ئەکرێ پاشای ماڵەکەی خۆت بی بەڵام گەر زانیاریت نەبوو زۆر زەحمەتە بتوانی کۆنتترۆلی شەڕێکی بچووکەی خێزانەکەی خۆشت بکەین نەک کێشەیەکی گەورەی
پەندەمیکێکی گەوری وەکو کۆرۆنا بۆ ئەگەر تۆ زانیاریت هەبێ و بڕواکەم هەدەفی ئەم بەرنامە و زۆر بەرنامەی تریش ئەوەیە کە بتوانین بە پێی توانە زانیاری بڵاو بکەینەوە دایک و باوکێک لە ماڵەوەیە ڕاستە تووڕەیە ئەویش حەقی هەیە تووڕە بێت دایکەکە تووڕەیە ئەویش حەقی هەیە تووڕە بێت یەک دنیا هۆکاریشی هەیە بۆ ئەوەی کە حەقێتی تووڕە بێت بەڵام بە بڕوای من لە تاقیکردنەوەیکی گەورەیان هەر مرۆڤایەتی هەمووی لە تاقیکردنەوەیکی گەورەیە کە ئایا دەرەچین یان دەرناچین بۆەوەی لەم تاقیکردنەوەیە دەربچین ئەوێ زانیاریمان هەبێ بەڵێ زانیاریەکە ئەوەیە کە من لە جیاتیەوەی باشە تووڕەم بەڵام یەکێک لە خاصیەتی مرۆڤی سەرکەوتوو مرۆڤی هاوسەنگ ئەوەیە کە بتوانێت هاوسەنگی هەستەکانی خۆی بکاتەوە ڕاستە من حەقمە تووڕە بم لەبەروی موچەم وەرنەگرتووە وەکو دایکێک بەڵام بنمونە بەڵام ئایا کە من لە مناڵەکەم بدەم یان تووڕە ببم بەسەر مناڵەکەمە یان وەکو پیاەک تووڕەبی بەسەر خێزانەکەتە ئایا گونجاوە نەخێر وێدەم ئەڵێن مرۆڤی سەرکەوتوو ئەوەیە کە ئەتوانێت هاوسەنگی هەستەکانی خۆی بکاتەوە هەناسەیەک بیت و جارێکی تر بیر بکەیتەوە اینجا کردار ویستم ببرە فریشتەخان لەسەر بابەتێکی تر کە ڕەنگە وردەوەدە بەرەو کۆتایی بڕۆین ئێمە چامان بەس لەسەر کۆرۆنا بوو ڕەنگە تا ئێستا هەمان دەزانین ئاگامان لەوە نەبێ کۆرۆنا ئەگەر چی پزیشکەکان یا دکتۆرەکان بازەوە دەکەن ئەو چوار هاوڵاتیە بەڕێزێکە گیانیان لەدەستداوە بە تەنها هۆکاری کۆرۆنا نەبووە بەڵام شۆ خان دەمەوێت با تۆ تاریخی لەسەر بدەی ئەم قسانە بەڵام لە بەدرێژایی ئەم مانگۆنی و دوو مانگەی کە ئێمە ئەم مۆزوعی کۆرۆنا ڕووی تێکردوین ئێمە ئەم چوار هاوڵاتیە ژیانی لەدەستدابێ ئەگەر بە کۆرۆنا ڕۆفاتیان کردبێ بەڵام خۆفی شەک و خۆکشتنەکان و یەکتری کوشتنەکانی خۆمان هەر لەم فترەیە زانین چەند کەس بووە زیاد لە 20 کەس بووە یعنی هەتا دوێنێ و پێرێژ خەڵک تەقە دەکا فیشەک بەرامە ئەسڵان کورد دەستی چوە دایکی باوکی ئەم کوشتنە گەورانە ئەم ڕوودانە خەڵکی ئێمە بووە لەم حاڵەتانە بەداخەوە ینی ئەمە خەڵک دەبێت بەڕاستی دوای کۆرۆنا خۆی ئامادەکا بۆمە ئەنی ئەمەگە کۆرۆنا چوار کەسی چوار هاوڵاتیشی لێمان کوشت بێکە بەداخەوە بەڵام خۆمان بەدەستی خۆمان دنیایەکمان لەکتری کوش بەڕاستی نێمەشێکێکە لەو بابەتانی کە بەدە خەڵک بینی چۆتەوە ینی نایزانێکە خۆمان چ زیانێکمان بە خۆمان گەیانەوە ئەوەی خۆمان زیانمان لە خۆمان داوە کۆرۆنا و تاعون و نەخۆشەکانی تیش لێمان نادا ڕاستە بەداخەوە ینی وەکو باس لەگەڵەوەی کە یاساشمانە ینی پێشتریش باسمان کرد کە بە تەنها بە یاسا و بە بەڕێنماییەکان یاخود بە عقوبەیەکی ئەوەی گرتن بێ یاخود غەرامەیەک بێ ئێمە ناتوانین هەموو ئەو ناڕێکیانی کە لەناو کۆمەڵگای هەیە ڕێکی خین ئێمە ئەکید ئەبێت لەسەر بنەما کۆمەڵایەتیەکە ئیش بکەین لەسەر ئەوەی کە خەڵک تا چەند ئەتوانێت ئەم هەڵسوکەوتەی خۆی بگۆڕێ ئێمە هەروەکو بینیمان لەماوەیە کە کوشتنی خێزانیمان هەبوو بەداخەوە زۆر جار ئێمە بتەنها باز لە ڤایرۆسێکەکەین کە ژیانی کەسێکە خاتە مەترسیەوە یان باز لەوە ئەکەین کە لە توندوتیژە خێزانەکانە تەنها مانای ئەوە نییە کە ئەو کەسە لا چاوی شین بوو بێتەوە دەستێکی شکا بێ قاچێکی شکا بێ ئەمە توندوتیژیە زۆر جار ئێمە بینیمانە لەوەی کە تەنها دەرونی بۆ توندوتیژیە کە تەنها ئەسڵەن قسەشی پێنەوەتوە بەلا چاوێک سیری کردو سوکایەتێکی پێکردووە یاخود قسەی لێدا بڕیەوە و توێتی من ئەسڵەن هەر قسەم لەگەڵ نەکردوێتتر من چۆن توندوتیژی بەرامبەرەکەم کە ئەمانە هەمووی خۆی جۆرێکن لە جۆرەکانی توندوتیژی دەرونی یاخود توندوتیژی سێکسی بەرامبەر کردووە ئەنجا گەر بگاتە توندوتیژی جەستەیی کە ئەمانە هەمووی لەناو خێزانەکانە هەیە بەڵام ئێمە پێمان وایە ئەم شتە بچووکانە توندوتیژی نییە پێمان وایە ئەم شتە بچووکانە ئاسانە چارەسەرە بێ تووشی نەخۆشی ئەوە نەمان نەماوە دەمێت دو پەیام و قسەی خۆت ینی مەسەلەن ئێوە خۆشحاڵانە وەکو لە بیسارەتا وتمان ئێستا باستەوە دەکرێت کە وردە و دەژیانمان ئاسایی دەبێتەوە ئێمە وردەوە دەبێت چی بکەین من دەمێت پەیامێکت هەبێ بۆی پەیامی من بۆ خێزانەکان ئەوەیە کە ئەگەر هات و نشگەڕینەوە بۆ ژیانی ئاسایی و لەم ژیانەیە جارێک بەردەوام بین تا هەفتەیەک یان چەند هەفتەیەکی تر هیوادارم بتوانین کێشەکانمان بە وتوێژ و بەڕاوێژ چارەسەر بکەین پەنانە بین بۆ ئەوەی کە ئەگەر هەر ئیتر ژیان ئاسایی بۆ ڕاستەوخۆ ڕوبەڕووی شکات و سکاڵا و دادگا بگرینە بەر چونکە ئەمە بەڕاستی زۆر جار کێشە خێزانەکان چارەسەر ناکە ئەوەی تر قوڵی ئەکا بەڵام بتوانین ئێمە لەم ماوەی کە لە ماڵەوە بووین ژیانێکی ئاساییتر باشتر و توێش بکەین وەگەر هاتوو کێشەکانیش بەردەوام بوون وەکو باسم کرد ئەوە بەڕێبەرایەتیەکان هەیە ئەوە هێڵی گەرم هەیە ئەتوانن پەیوەندی بکەن و داوای ڕاوێژی یاسایی کۆمەڵایەتی دەرونی بکەن داوای ڕاوێژی یاسایی کۆمەڵایەتی دەرونی بکەن تاکو کێشە خێزانەکان چارەسەر بکەن خان دکتۆر سامان دەوێت توش دو قسەی خۆت بۆ دەرونی ئەو خەڵکە بۆ دەرونی نە ئارامی ئەو خەڵکە بەڕاستی زەرۆرەکە
یەک خاڵ زۆر گرنگە کاگرتی یعنی ئینسان دایم بە گەشتبینی سەیری بارودۆخەکە بکات یعنی ئەوەی لەوەتی کە مرۆڤایەتی هەبووە ئەم نەخۆشیانە هەر هەبووە بەردەوامیژە بێ ڕەنگە دوای کۆرۆناوانێت دوای کۆرۆناەوە ڤایرۆسێکی تازەتر بێت بەکتریایەک بێ هەر لەوانێت سیل بڵاو بێتەوە جارێکتر کۆلێرا بڵاو بێتەوە یعنی ئینسان ئەوە زۆر زۆر مهمە کە دایم بە هیواوە تەماشای بارودۆخەکە بکات و خۆشبەختانە یعنی ئێمە ئەتوانم بڵێم لەم پرۆسەیە سەرکەوتوو بووین وەکو کوردستان یعنی یەکەوە مای دڵخۆشیە بۆ هەموو تاکێکی کورد و هەم بۆ سیستم و بۆ حکوومەت و بۆ دکتۆرەکان و بۆ هێزی ئاسایش و ناوخۆ مرور هەمویان بەڕاستی چکەمە بە یەک کەس ناکری و بە یەک وەزارەت نەبراوە بڕێوە ئەم پرۆسەی کە ئێستا ئاوا ئێمە لە چاو وڵاتانی جیهاناوەز ئەمان شکر و باشترە ئەمە بە پابندبوونی هەمومان ڕوویاوە هیوادارین یعنی وردە وردە ئەم دۆخە بڕێوێتەوە و تەنها ئەوە زۆر گرنگە کە گەشتبین بین بە بارودۆخەکە و هەتاوەکوم ئێمە پابندی ئەو ڕێنماییانە بین کە وەزارەتە معنیەکان ئەمان نەنێ زیاتر سەرکەوتوترە بین و بارودۆخەکە خێراترتی ئەپەڕێ بەڵێ سپاس فریشتەخان تۆ شەگەر قسەی کۆتایی بەڵێویستم تەنها بڵێم کە ئەزمموی خۆم و ئەزمموی مرۆڤایەتی ئەومان پێڵێ هەتا بتوانین زانیاری زیاترمان هەبێ باشترە توانی کۆنتترۆلی هەموو دۆخێک بکەین نەک تەنها ئەم دۆخە هیوادارم زیاتر میهرەبان بین لەگەڵ یەکە بە تایبەت لەگەڵ مناڵەکانمان چونکە وەکوتم ئەوان زۆر زۆر ناسکترن لە گەورە میهرەبانی نەتیجەی باشیە بێت بەڵێ زۆر سپاس بێگومان با منیش پەیامیکی خۆم بدەم کە بەڕاستی هەمیشە دەوێمە قسەمان لەسەرەوە کردوێ ئەگەر چی کۆرۆنا وەکو لە بەرنامەکەشا گفتوگۆمان لەسەر کرد زەرەری زۆری لێداین و ژیانی بە جۆرێک لە جۆرەکان تووشی ئیفلیجی کرد بەڵام سوودی گەورەشی هەبوو بۆی بتوانین بە تایبەتی لە ڕووی دەرونی کۆمەڵایەتیەوە کە وامان لێ بکە ئامادە بین بۆی کە لە دوای کۆرۆنا و لە دوای دەستپێکردنەوەی ژیان بە جۆرێکی تر ژیانی کۆمەڵایەتی خۆمان بکەین و وا بکەین کە ئەو بەرنامە و ئیشانی ڕۆژانی کە خۆمان هەمانە و هاوسەنگی کەین لەگەڵ ژیانی خێزانی و ماڵۆمانە بەڕاستی وەکو بەڕێزانش باسییان کردو لای هەموو خەڵکیش ئاشکرایەکە ڕەنگە دوای کۆرۆنا کارەساتی تێر و ئێمە وەکو هەموومان دەزانین کە کورت بە بەردەوام لە کارەسات و لەو ناخۆشیانەژەوە بەڵام 2000 ژیان دەستی پێ کردوەوە جوار بە جوانتر و بە شێوازێکی تر بۆیە ئەوەی دکتۆر سامان وتی هەمیشە مرۆڤەوەیە کە گەورەی و ئازایەتی مرۆڤ لەوەیە کە بتوانێت بە گەشتبینیەوە لە کاتە ناخۆشەکانە بۆ ژیان بڕوانە ئەگەر تۆ هەموو ڕۆژە لە خۆشی دابی و هەموو ژیانە لە خۆشیە بەڕاستی ڕەنگە ئەو لەزەتەی نەبێ بۆیە هیوادارمەوەی کە وەکو بەرپرسانی ئەم شارە و ئەم وڵاتە باسی دەکەن وردە وردە ژیانی ئێمە بەرەو ئاسایی دەڕوە و بەشێکی زۆری ئەو مەترسیانی کە ئێمە لەسەرمان بۆ تێمان پەڕاندووە بە هەوڵ و هیمەتی تاک بە تاشی خەڵکی ئەم وڵاتە کە پابند بوون بە ڕێنماییوە تا ئێستش پابندن و ئەگەر بەردەوامیش بوون هەربێ پابند بین و من دەمەوێت بە ناوی هەرسی هاوڕەکەمەوە زۆر سپاس بۆ هەموو پارێزگارەکانی شارەکانی ئێمە لە کوردستان هەموو یەکە ئیدارەکان لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی قەیران و کۆرۆنا سپاس یەک بە یەکی هێزەکانی پۆلیس ئاسایش هاتوچۆهارە هەمویان کارمەندانی تەندروستی کە هەمویان هەمیشە وەکو سەربازێک کە گیان لەسەر دەست بوون بۆی پارێزگاری لە ئێمە بکەن سوپاس بۆ هەمووتان دەستخۆشی بۆ هەمووتان هیوادارم هەمیشە شاد و سەرکەوتوو بن هیوادارم بینەرانی بەڕێز ئێوەش هەمیشە لە تەندروستی و سەلامەتیا بژین ئارام بگرن خۆتان بپارێزن زۆرمان نەماوە دووبارە سوپاس بۆ هەریەکە لە بەڕێزان شۆخان حەمەڕەشید پارێزەری ڕاوێژکار سوپاس بۆ دکتۆر سامان شێخ ئەنوەر پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان سوپاس بۆ خاتونی عەزیز فریشتە کەواب دەروون ناس منیش بۆ خۆم لە تێفحسێن کە وەکو کۆمەڵاسێک بەشدار بووم لەم بەرنامەی وادارم هاوڕەکانم گلیان لێم نەبوو بێ باش ئیدارەی گفتوگۆگەم کردبێت بینەرانی بەڕێز هەر شاد و سەرکەوتوو بن زۆر سپاس